شاری کفری وەک ناوەندێکی کارگێڕی لە سنووری ئیدارەی گەرمیان ژمارەیەکی بەرچاو لە فەرمانبەر و موچەخۆری هەیە کە پشت بە داهاتی مانگانە دەبەستن. لەگەڵ هەوڵی گۆڕینی سیستەمی دابەشکردنی موچە بۆ شێوازی ئەلکترۆنی و بەکارهێنانی کارتی بانکی بەتایبەت لە چوارچێوەی پرۆژەی هەژماری من فەرمانبەرانی ئەو هەژمارە لە کفری ناچار دەبن لە کاتی هاتنی موچەکانیان سەردانی شارەکانی دیکە بکەن بۆ وەرگرتنی موچەکانیان چونکە هیچ ئامێرێکی ATM لە کفریدا نییە. لە هەموو دنیا کاتێک پرۆژەیەک دەبێتە بواری جێبەجێکردن و سیستەمێک ئەسەپێنرێت بەسەر خەڵکا لانی کەم 6 مانگێک زمینە سازی ئەوێت بۆ ڕاهاتنی هاوڵاتیان. تێناگەم حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم بەچی میکانیزمێک پرۆژەی هەژماری من ئەسەپێنێتە سەر خەڵکا لە کاتێکە 11 ساڵە ئەم حکومەتە خۆی یاسای بودجەی نییە، لە کاتێکە 2 ساڵە پەرلەمان کاران نییە، لە کاتێکە من لە مانگی 11 ئەژیم هێشتا موچەی مانگی 9 وەرنەگرتووە. لەلایەکی ترەوە یەکێک لە شکستەکانی هەژماری من ئەو ئامێری ATMانە بە میزاجی خۆی لە هەرکوێ کادر و لایەنگری خۆی لەوێ زۆر بێ لەوێدایەنا بە نمونە قەزایەکی وەکو کفری تا ئێستا ئامێری ATMی تیانە و من هیوادارم نەیەتیش و خەڵکی قبوڵی نەکەن لێرە دای بنن ئەوانەشی چوونەتە ژێرباری سیستەمی هەژماری من مەجبورە بن مانگانە هاتوچۆی کەلار و سلێمانی بکەن بە چەند ڕۆژێک یاڵە نۆبەی موچەیان دێت. کێشەی کەمی و نەبوونی ئامێرەکانی ڕاکێشانی پارە تەنها لە کفریدا نییە. لە قەزای ڕزگاریش کە دانیشتوانەکەی نزیکەی 45,000 کەسە تەنها یەک ئامێری ڕاکێشانی پارەی تێدایە. ئەمە لە کاتێکدایە کە بەشێک لە فەرمانبەرانی شاری کفریش سەردانی ڕزگاری دەکەن بۆ وەرگرتنی موچە دواکەوتوەکانیان لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە. پێویستە ئارتی بانکەکان پێویستە ATMەکان زیاد بکرێن. بۆ نمونە لەواچێ 6-7 ئەگەرەک و 6-7 بانکە 8 بانکە چەند بانکە بێ هەرمویانەرێکی ATMی خۆیان هەبێ چونکە ATMی خۆیان نەبێت فەرمانبەر ناچارە بێت بڕوا بۆ کەلار ئەویش هەر کولفەیەک لەسەری تەکلیفەکە. بۆ نمونە من خۆم مامۆستام ئەگەرەک و موچە هات بڕۆم بۆ کەلار لەوێ دەرزەکەم بەفەوتیە، لێرە من دەرزمەیە دەرزەکەم بەفەوتیە، یان سەرەکەی قەرەباڵغیە دروستەوە لەسەر بانکەکان لەسەر ATMەکان بۆیە پێویستە ATMەکان زیاد بکرێ و هەر لایەنی کەم هەر بانکێک ATMی خۆی هەبێ لە قەزای ڕزگاری. ناتوانێت کێشەکان چارەسەر بکات چونکە بەڵێنێکی زۆری داوە بە فەرمانبەران تا ئیساتە ینی هەرچەند ینی لە کاتی بانگەشەیشدایە بانگەشەیەکی زۆرەکە بۆ ئەوەی کە موچەتێ یا موچە نایە و هەژماری من کێشەی موچە چارەسەرەکە یان سەرکەوتوو دەبێ تا ئێساتە سەرکەوتوو نەبووتیە. وەڵی فەرمانبەر پێویستە تەمان مووقفی هەبێ هەڵوێستەیەک بکات بەرامبەر ئەم نەبوونی موچە و ئەم قەیرانە هەڵوێستەکەی چۆنە بێت ئەبێ هەوڵ بدەن گۆڕانکاریەک دروست بکەن لە حکومڕانی و ئەو کەسانەی کە کاربەدەستن لە وڵاتەکە بۆ ئەوەی هەم ئیشوکارەکانی خۆیان بە جوانی ڕایی بکرێ هەم حکومەتەکە بەخۆیان بچێتەوە جارێکی تر بزانن کە فەرمانبەران و مامۆستایان کە باوەڕیان بەم حکومەت و دەسەڵات و سیستەمە نییە. پرۆژەی هەژماری من پرۆژەیەکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمە بۆ گۆڕینی سیستەمی دابەشکردنی موچی زیاتر لە 1 ملیۆن موچەخۆری کردی گشتی لە کاشەوە بۆ شێوازی دیجیتاڵی و بانکی. بەڵام ئەوە جێگەی سەرنج و پرسیاری خەڵک و موچەخۆرانە ئەوەیە کە چۆن پرۆژەیەکی لەو شێوەیە کە ڕاستەوخۆ پەیوەستە بە قوت و ژیانی خەڵکەوە بە ناتەواوی و بەبێ ئامێرەکەی سەرکەوتوو دەبێت. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.